دۆڵۆس لەوە دەکۆڵێتەوە کە چۆن سینەما یان فیلم دەتوانێت کۆنسێپتی نوێ بەرهەم بهێنێت لە ناو سینەمادا، چۆن دەتوانرێت کۆنسێپتی نوێ، زاراوەی نوێی فەلسەفی و هەروە کێشە و ئارگومنت و پرسیاری تازەی فەلسەفی دروست بکرێت. کەواتە ئەو پێی وایە کە سینەما دەتوانێت چەمک و کۆنسێپتی نوێ بەرهەم بهێنێت، هەروەها سینەما دەتوانێت تێگەیشتنی ئێمە و کارلێکی ئێمە لەگەڵ کۆمەڵگە، لەگەڵ ڕیالەتی، لەگەڵ دەوروبەر، لەگەڵ ژینجیهاندا بگۆڕێت. کەواتە یەکێک لەو پرسیارانەی کە دۆڵۆس پێوەی خەریکەوە لە هەردوو بەرگی کتێبەکەیدا، سینەمایەک و سینەما دوو زۆر پێوەی خەریکە، ئەویش ئەوەیە سینەما چۆن دەتوانێت کۆنسێپتی فەلسەفی بەرهەم بهێنێ. بۆیە ئەو لە هەردوو کتێبەکەدا، هەم لە بەرگی یەکەم و هەم لە بەرگی دووەمیشدا زۆر بەڕوونی ئەو دەسەڵاتە کۆنسێپچوەڵە، ئەو دەسەڵاتە زاراوەیەی کە سینەما و فیلم هەیەی پیشانی ئێمە بدات. بۆیە بۆ دۆڵۆس ئاگایی سینەماتیک، ئاگایی سینەماتۆگرافیک، ئەو ئاگاییە جۆرێکی نوێی فەلسەفەیە. دۆڵۆس ئەم ئاگاییە وەک ئاگاییەکی نوێ دادنێت کە ئاگاییەکی فەلسەفیە و لە ڕێگەی ئەم ئاگاییەوە دەتوانرێت کێشەی فەلسەفی، پرسیاری فەلسەفی و ئارگومنتی فەلسەفی بهێنرێتە گۆڕ. لە تەوەرەی سێم و کۆتاییدا دەمەوێت باس لەوە بکەم کە چۆن فیلم و فەلسەفە دەتوانن کۆمەکی یەکتر بکەن و لەکوێدا دەتوانن سوود بە یەکتری بگەین. سەرەتا ئەگەر باس لەوە بکەم فەلسەفە چۆن دەتوانێت کۆمەکی فیلم بکات و کۆمەکی سینەما بکات، ڕەنگە ئەمە یەکێک لەو پرسیارانە بێت، ئایا سینەما، فەلسەفە چ پەیوەندێکی بە سینەماوە هەیە، یان فەلسەفە دەتوانێت چ سوودێک یان چ کۆمەکێک بە سینەما و بە فیلم بکات. بۆ وەڵامی ئەو پرسیارە من پرسیارێکی تر دەکەم، ئەویش ئەوەیە کە تۆ بۆ دروستکردنی فیلم پێویستیت بە چیە؟ ئەو پرسیارەیە کە گەرەکە ئێمە بکەین، بۆ دروستکردنی فیلم پێویستیمان بە چی هەیە؟ لە ڕاستیدا دەتوانین ئەمە بڵێن پێویستمان بە دوو شتی سەرەکیە، ئەویش لەلایەکەوە تەکنیکە یان تەکنەلۆژی و هەموو ئەو کەرەسە و ئامرازانەی کە بۆ دروستکردنی فیلم پێویستن، هەر لە کامێرا و ڕووناکی و مۆنتاژ و ئەو کەرەسە و ئامرازە تەکنیکی و تەکنەلۆژیانەی کە لە بەرهەمهێنان و دروستکردنی فیلمدا بەکاردەهێنرێت، ئێمە ئەوانەمان پێویستە. بەڵام شتێکی گرنگتر لەوە، یان لایەنی کەم وەکو ئەم لایەنە تەکنیکە گرنگە، ئەویش ئایدیایە. بۆ دروستکردنی فیلم ئێمە پێویستمان بە ئایدیا، پێویستمان بە بیرۆکەیە. بەڵام ئایا ئایدیا و بیرۆکە لەکوێوە دێت؟ لێرە فەلسەفە دەتوانێت ڕۆڵێکی گرنگ بجێڕێت و دەتوانێت کۆمەکی فیلم بکات و کۆمەکی فیلمسازان و دەرهێنەران بکات کە ئەگەر دەرهێنەرێک، ئەگەر فیلمسازێک یان ئەکتەرێک خاوەن باگراوندێکی فەلسەفی، معریفی، تیۆری بێت و بە ئاگا بێت لە تیۆرەکانی فیلم و لە تیۆرەکانی سینەما و هەروەها لە پەیوەندی نێوان فیلم و فەلسەفە، لە تێزەکانی فیلم فەلسەفە، ئەوە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ناوەڕۆکی فیلمەکە و لەسەر فۆرمی فیلمەکەش دەبێت و کاریگەری لەسەر چیرۆک و سیناریۆی فیلمەکە دەبێت و کاریگەریشی لەسەر
نواندن و هەموو ئەو لایەنانەی دیکەش دەبێت. کەواتە فەلسەفە لە پرۆسەی بەرهەمهێناندا لە پرۆدەکشندا دەتوانێت کۆمەکی فیلم بکات و کۆمەکی فیلمسازان و کۆمەکی دەرهێنەران بکات و بەگشتی ئەو ستافەی کە لە پشت دروستکردنی فیلمەوە، چونکە هزر فەلسەفە ئایدیا و لایەنی تیۆری زۆر گرنگە. ئێمە لە ناو فیلم و سینەمادا چەندە لایەنی پراکتیکی و تەکنیکی گرنگە، هێندەش لایەنی تیۆری لایەنی باگراوندی معریفی و فەلسەفی گرنگە بۆ ئەوەی فیلمێکی سەرکەوتوو دروست بکرێت. لە لایەکی دیکەشەوە فەلسەفە دەتوانێت کۆمەکی فیلم بکات، ئەویش لە پرۆسەی وەرگرتندا. ئێمە کاتێک کە فیلم دروست دەکرێت بۆ ئەوەیە کە پیشان بدرێت، نمایش بکرێت، کەواتە کەسانێک فیلمەکە دەبینن وەری دەگرن، کەواتە ئەمە پرۆسەی وەرگرتنە. لێرەدا فەلسەفە دەتوانێت کۆمەکی بینەر بکات، کۆمەکی لێڕوانەر بکات لە پرۆسەی وەرگرتندا و وەها بکات کە بینەر لێڕوانەر کارا بێت و بە دیدێکی ڕەخنەییەوە سەیری فیلم بکات، سەیری سینەما بکات، نەک ئەوەی کە ئەوەی لەسەر شاشە دەیبینێت لە ناو فیلمدا دەیبینێت لە هۆڵەکانی سینەما دەیبینێت سووک و ئاسان وەک حەقیقەت وەک ڕاستی بیبینێت. بۆ لەبەر ئەوەی لە ناو سینەمادا ئەگەر سینەما لایەنێکی بنیادنەر و لایەنێکی دروستکەری هەبێت و بتوانێت ئێمە بێدار بکاتەوە لە کێشە سیاسی کۆمەڵایەتی ئابوووریەکان یان تەنانەت لە خودی خۆمان بێدارمان بکاتەوە وەکو مرۆڤ، بەڵام سینەما و فیلم هەڵگری ئەو لایەنەشە کە دەشێت فریودەر بێت، لە خشتەبەر بێت و تێکشکێنەر بێت و لە ڕێگەی پروپاگەندەی سیاسی ئایدۆلۆژیەوە، جام ئایدۆلۆژیە چه سیاسی ئابووری دینی بێت، وەها بکات کە ئێمە لە خشتە بەرێت وەک بینەر و ئەو کاراییە ڕەخنەیەمان سست بکات و ببین بە بینەرێکی ناچالاک و تەنیا وەرگربی. بۆ نمونە زۆر لە فیلمەکانی هۆلیوود زیاتر ستریۆتایپ بەرهەم دەهێنن، زیاتر لەسەر یەک وێن دروستکردنی یەک وێنە یەک چیرۆک ئیش دەکەن و لە زۆربەی فیلمەکانی هۆلیووددا ئایدۆلۆژیای ئەمریکانیزم، ئایدۆلۆژیای کەپیتالیزم و نیولیبرالیزم زاڵە بەسەر فیلمەکاندا. بۆیە ئێمە گەرەکە باگراوندێکی فەلسەفیان ئاگاییەکی فەلسەفیمان هەبێت بۆ ئەوەی کاراییەکی ڕەخنەییمان هەبێت کاتێک کە سەیری فیلم دەکەین، بە دیتێکی ڕەخنەییەوە سەیری فیلم بۆ سەیری سینەما بکەین، هەرچی پیشانی ئێمە درا وەکو ڕاستی وەکو حەقیقەت سەیری نەکەن. ئێستا ئەگەر باس لەوە بکەم کە لە بەرامبەردا چۆن فیلم دەتوانێت کۆمەکی فەلسەفە بکات، یان لەکوێدا فیلم دەتوانێت شتێکی زیادە بە فەلسەفە بدات، یان چی دەتوانێت فێری فەیلسوفان بکات، دەتوانم سەرەتا باسی دوو ترادیسیۆن بکەم لە ناو فەلسەفەدا کە ئەم دوو ترادیسیۆنە لە ناو فەلسەفەدا زاڵن و فیلم سینەما دەتوانێت کاریگەری لەسەر ئەم دوو ترادیسیۆنە دابنێت و لە ڕێگەی ئەمەوە سوود بە فەیلسوفان و بە فەلسەفە بگێنێت و کۆمەکی بکات. بە شێوەیەکی گشتی لە ناو
فەلسەفەدا دوو ترادیسیۆن سەروەرن. ئەویش لەلایەکەوە ئەوەیە کە فەلسەفە کایەیەکی هۆشەکیە، کایەیەکی هۆشەکیە و هۆش تێیدا سەروەرە، نەک هەست و سۆز، نەک سێنسەکان. ئەم ترادیسیۆنە ڕاشنالیزم یان هۆشەکێتی لە ناو فەلسەفەدا درێژ دەبێتەوە بۆ فەلسەفەی گریکی لە هەر لە کاتی پلاتۆنەوە، دواتر لە فەلسەفەی مۆدێرنیشدا بە تایبەتی لە لای ڕێنێ دێکارت فەیلسوفی فەڕەنسی ئەم لایەنە هۆشەکێتیە، ئەم ترادیسیۆنە هۆشەکێتیە زیاتر لە ناو فەلسەفەدا زاڵ دەبێت. بۆیە هەر ئەم ترادیسیۆنە هۆشەکیە شەوا دەکات کە فەیلسوفان بەرامبەر بە هونەر بەگشتیوە بەرامبەر بە فیلم و سینەما فیزدار بن و پێیان وابێت کە سینەما و هونەر بەگشتی شیاوی ئەوە نییە کە فەلسەفیانە پێوەی خەریک بیت.